هیچ کەس باکەڵکەڵەی ئەوەی لە کەللەدا نەبێ ئەم کوردستانە بەتەنیشی ئەوە ئەم خەڵک و وڵاتە ئەم نیشتیمانە هی هەموو هاو نیشتیمانیەکان بە نێر و مێوە بە ورد و دروشتەوە بە موسڵمان و ناموسڵمانەوە هی هەموویانە هیچ کەس نابێ نەوەکو حیزب نەوەکو تاک نەوەکو بنەماڵە ئەو کەڵکەڵەی لە کەللەدا نەبێ پێش هەموو شتێکیش ئەم لەوە بخۆین کە وڵاتەکەمان لەم پاشاگەردانیە دەربازی بێ لەم بێمؤەسەسات دەربازی بێ لەم پێشێکردنی یاسا دەربازی بێ لەم خۆرەشکاریە دەربازی بێ حەیفە هەرێمێکی کوردستان پڕە لە نیعمەت پڕە لە خێر و بێر حەیفە ژمارەیەکی کەم تێدا ببنە حیزب و حزب ببنە ملیاردێر خەڵکێکی دیکەش بەو دەردەچێکە دەبینێ ئێمە کەستەم ناکەین ستەمکاریش قبوڵ ناکەین